بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، میوانی پرۆگرامی ئەم جارەمان نایابێکە گەنجێک لە خێزانێکی جوانی زاخۆ لەدایک بۆ گەورە بووە، خەونی گەورەی هەبووە. خەونی ئەوە بووە بتوانێت دڵێکی دەستکرد دروستکە بۆ کەسانێک گەر کێشەی دڵیان هەبێ بتوانێت لە مردن ڕزگاریانکە. ئەو نایابە ئەمڕۆ لەگەڵمانایە، با پێکەوە پێشوازی لێ بکەین. ئەویش بەڕێز دکتۆر ئازاد نەجار. دکتۆر بەخێراتی. خێرداری برم. بەخێر بێ یاخوا کارم کە فەرموو. بەخێر بێ. خێرداری. دکتۆر تەندروستی چۆنە؟ بەخوا زۆر باشە. لەخوا بەزابێ هەموو شتێ باشە. عەزیزم. معنەویات باشە. سەدا سەدن. دڵت خۆشە؟ زۆر خۆشە. ئێستا ئەمر کەلڤێرێنە. یاخوا هەر سەرکەوتوو بیت و هەر دڵخۆش بیت. عەزیزم بی. دکتۆر، ئەم شتە جێی زۆر سەرنجی هەموو مێدیاکانی ڕاکێشاوە کە گەنجێکی کورد چۆن مناڵی چۆن بووە و ئەم خەونانە چی بووە هەیبووە ئەم مووسڕ بووە لەسەری کە بتوانێت لە وڵاتی سوید کە هەوڵی ئەوە بات بتوانێت دڵێکی ئاوا دروستکە. یانی ئەم خەونە گەورەیە چۆن بووە؟ جا ئەمە بۆ ئەوەی تێبگەین ئەمەوێت تۆزێ بڕینە دواوە لە مناڵیە دکتۆر ژیانی چۆن بووە؟ مناڵی برایە ڕقم نەهم لە خێزانێتمە، یعنی بابێ من و دایکا من ئەم نەخۆشک و برانە. جاسی دماهیکەمە هەمیە بچیکترم. وێجا زۆر مدلل بوومش لایەکێڤە شلێ دیژی و زۆر کاری سەرمت هاتکردنێ، یعنی کۆ هەر تشتێکی یەک پیس با لازمە بۆ بووی کردوە. جا برای مناڵی بچووکیش خۆشەویستە هەردەم. خۆشەویستی هەبی بەس زۆرجی کاری قورسجی دانەکردنێ، بەس زۆر زۆر خۆشحاڵ بیم، یعنی وەکی کە مناڵیەکی زۆر خۆش تێدا بۆریم و یارمەتی gelek هەبیش دایکا من و بابێ من و خوشک و برێتمە بۆ من. یعنی ئەو حەژێکردنا دانا من وێ وەختی ئەو زۆر مهمی بۆ من کو پێ حەسامەکی شانازیم هەبی کو باوەری بخۆم هەبی و هەرژی ماڵەمە زۆر ینی تەرکیز لەسەر خواندنێ و زانستی هەبی gelek ئەو ماڵەمە هەیە. دکتۆر، هەستت ئەکرد کە ئەتەوێ لە داهاتووە شتێکی گەورە بکەی، شتێکەکەی کە نەکرابێ، یعنی خەونی وا گەورە هەبوو لە مێشکت؟ سانش مناڵیە زۆر هەشتێکنیکت کرد، یعنی بەخوا 6 ساڵی بووم 7 ساڵی بووم یاریت خوب دەست خۆ دەرست کرد. وێجا گەشتمە قۆناغا یعنی سەنەویە لوی کاتی دەست پێ کرد هەندێک بیرروکە بۆم چێت بین بۆ نەمونە هاوینە زۆر گەرمە تۆمبیل هەب هینگە ئێرکۆندیشن ئەو زۆر باش نەبی ناو ساڵ جاران هەن نەبوو هیچ نەبوو. وێجا ئەو فکرێک ینی هیزرێک بۆمە بیرروکە هات کوچەوام و بەریدێ بخینە لە ناو سندوقی تۆمبیل هەوای تازی بتە کەسێت لە ناو تۆمبیلێدا. ئەو وەختی سەفا 4-5 سەنەویە بوو ئەو بیرروکە هاتو حتا تەسبیم چێکرد و ڕسومات مدرسکردن، بەس دوای ئێرکۆندیشن هاتن تۆمبیلی باشتر هاتن ئەو تاوانە کرد. دکتۆر، یعنی هەر لە مناڵیەوە خەونی گەورەت هەبووە، زیاتر حەزت لە تەکنیک و ئەو شتانە بووە. دەڵێن غەسالەیەکتان هەبووە، غەسالەکە خراپ بووە. باسی و غەسالەیەمان بۆ بکە چیرۆکەکەی چی بوو؟ بەڵێن مەکینەی جلشتن. ئەمرێ من 9 ساڵی بوو، دایکەمە غەسالێکی ئەمریکی هەبی مدیلێت کەڤن بەسە ساڵێت دەست پێکردنا هەشتێت کەم زۆر حەشوێ غەسالێت کرد، یعنی غەسالێت تازەتی نادن گوتنە ئەو غەسالە من یەکەمی غەسالە ئەو کڕیبی وتێتی باش جلیشتووە بەخوا زۆر قورسجی بی، یعنی گەورە بی قورس بی و دیێک لە ناوهابی دەسووری چەپ و ڕاست و دوو ڕۆلەتی دەهبین بۆ جلێک زۆهاکردنێ
بس ئەو حەجێت کرد هیچ قبول نەتکرد هیچ غەسالێک دی کار بینێت بەس ئەو غەسالە خراپی معتل بووجە بە دەستی شوشت دوای دوسێ مهندس مەینادن مهندسێت باش ئەو کاتە بەغدا باشترین مهندس هاتن 6 ساعتە 7 ساعتە نەتوانین ئەو غەسالە ڤەکن یعنی بگەنە عەتەل چییە نەتوانین ئەو غیلافێوی ڕاکەن ویجا آخر مهندسی سیەم هات وەجی دانیشتە بووم گەلومی ساکرێ چت کرد چ نەتکرد زۆر حەشت ینی بووم خۆش بووی نەچووم یاری و پایسیگل ئەو مەراقا من ئەو بی لەگەل ئەو مهندسە تەماشە بکەم چ دەکرد وڵا پشتی 7 ساعتە گوت ناتوانم ڕۆشت گوتە دایکە خواست بلا ئەو دروستکەم تەسلیح بکەم گوت کوڕێ من سێ مهندس هاتن ناتوانین ئەو تشتە دروستکەن تو 9 ساڵی چاوە دێشەی 9 ساڵ بەخوا 9 ساڵ بین گوت ویجا هاتم گوتی دروست دەکەم وڵا تەماشە کرد یەک نقطە یەک ئاسینکێک هەبوو لە قەپاقێک ڕات کرد بنێوێ لە زاویە ینی ئاسنێکی بچکۆڵ هەبی بە دەرنەفیسێک ئەو ئاسنە وەکی پیمەکێ هەموو قەباقرابی وەختی قەباقرابی بڕغی دەرکەتن بڕغی مەفەکردن گەشتینە مەکینا ئەوی غەسالێ عەتەل پەیدا کرد برای من نزار چۆ سیناعێ وەکی ئەو پارچە دروست کرد مەیە خست و شول کرد جا ئەو کاتە هەموو دراوسە زانین کوڕێوێ 9 ساڵی غەسالە دروست کرد وەختێ سێ مهندسێت گەورە نەتوانین چێکەن جا هەرێکی مشکلە کەوا تەلیفۆنا دەیکەوەکەن هیچ لە گەڕک مەشهور بوو زۆر مەشهوری ئەو منتەقامە وەختە لێ جا دەیکەم قبول نەتکرد گوت دێ چاوەڵ کوڕێ مدەن ئەس کوڕێ خۆ ناوەڕێکم چماڵە جا زۆر وەسەب یعنی زۆر حەج تەکنیکێت کەم و ینی بەعەقل کارت کەم لەگەڵ تەکنیکێ ئەو خولیایەتە ئەوەیە وای لێ کردووی کە ئێستا بتوانی ئەو ئیشە بکەی دکتۆر باسی ئەوم بۆ بکە دوایی چۆن چووی بۆ سوید یعنی ژیان چی وای لێ کردی کە پاڵنەر بێ بڕۆیتە دەرەوەی وڵات و ئیتر بڕۆی لە سوید و خوێندنەکەت لەوێ پەرە پێ بدەیت سانی ساڵێت نوتادا وەزعی ئەمنیەت و هەموو لە کوردستان لە هەموو عێراقێ وەسا باش نەبوو و ینی الخەستەخانە مەکارت کرد دەمەکل بەغداجی بۆم ساڵێت دەست پێکردنا ساڵێت نوتێ دەرمان نەبوون بدرێ نەخۆشە ینی بە شرانقێ ئاڤ هەندێک جارە نەخۆشەدا ئەو تشتە ئاسانی ینی مەتۆب خلاص کردێ هاری نەساخە بکەین و دەرمان نینن و ئیمکانیات نینن جا بۆ من هەسێکی بوو کە لێرە ڕاوەستین ینی پێشکەتن نابتن جا و کاتە ڕاستیمە بریاردا بچمە دەرەوەی وڵاتی کوخۆ توانین لەسەر مەسەلەی طب و سەرخۆ کار بکەم بەڵێ ینی ئەو خەونامە هەی ئەس بشێم کار بینم جەژبار هەندێ ئەو کاتە چوومە سویدێ دکتۆر ئێمە پاکێجێکمان ئامادە کردووە با پێکەوە تەماشاکەین دوای دینەوە گفتوگۆکەین فەرموو پزیشکێک لە دەڤەری بادینەن بۆ گەیشتن بە خەونەکانی نیشتیمان بەرە وڵاتی سوید جێدەهێڵێت دکتۆر ئازاد نەجار هەوڵی دروستکردنی دڵی دەستکرد دەدات بۆ ئەو نەخۆشانەی دڵیان لە لێدان دەکەوێت 24 ساڵ خەریکی بەدواداچوون و لێکۆڵینەوە دەبێت لەبارەی دڵی دەستکردەوە لە ساڵی 2005 تاوەکو 2014 6 نمونە لە دڵی دەستکرد دروست دەکات ساڵی 2014 نمونەی هەفتەمی دڵی دەستکرد دەخاتە نێوسینجی بەرازێک و چەند کاتژمێرێک دەژێت دواتر چەندین نەشتەرگەری دڵی دەستکرد بۆ بەراز و گۆلک دەکات دکتۆر ئازاد بە هاوکاری تیمێکی پزیشکی کە لە وڵاتانی بەلجیکا ئەڵمانیا ئەمریکا و سوید پێک هاتوون لە نۆڕینگەی مێدانێکسی وڵاتی بەلجیکا نەشتەرگەریەکی سەرکەوتووی دڵی دەستکرد بۆ بەرخێک ئەنجام دەدەن کە بۆ ماوەی 5 ڕۆژ دەژێت دکتۆر ئازاد نەجار و ستافە پزیشکیەکەی ئەو هیوایە لایەن دروست دەبێت لە زووترین کاتدا دڵی دەستکرد بە کوالێتی بەرز دروست بکەن بۆ ئەوەی ئەم کەسانە لە مردن ڕزگار بکەن کە دڵیان لە لێدان وەستاوە و ژیانی دووبارەیان پێ ببەخشن دکتۆر ئەم دڵی کە جەنابەت دروستت کردووە و تاقیت کردوەوە لەسەر ئەو مەڕە یاخۆدە و بەرخە
ئەو بەرخە دەڵێن 5 ڕۆژ ژیاوە بەێ بەڵێ ئێستا لە فەیسی چەنایە یعنی دوای چەندێکی تر ئەتوانرێ مرۆڤ بۆ مرۆڤ بەکاربێت ئەڤە ئێستا لە ئاخر فەیسین ئەو فەیسی سیەمە لە تاقیبکردن لەسەر حیوانە بگەهینە ینی 5 ڕۆژ ئێستا حیوان وایە ساخ و بگەهینە 7 ڕۆژ حتا 10 ڕۆژ خلاص دەبێت و مشکلە چییە یا حیوانە کو دل هەیە دل کارت کرد بێ چێ کێشە مشکلەی مەزن کو چاوە معلوماتت هەین لە هەموو ژیان ینی هەموو عالەمێ چاوە حیوان لە عینای مەرەکەز متابعە بکەین چکە خۆی ناوی جدایش خۆی ناو بەشەری گولچیسکاوی هەموو تشت زۆر تشت اختلافە لەگەل لەشێ مرۆڤە هەموو معریفەت و زانستی لەسەر مرۆڤ هەیە کەسی عملیات لەسەر بەرخا چی نەکرینە سەرجێتکەن بۆ خواردنێ کەسی نزانن ینی ئەبحاس لەسەر سنفی خۆی بەرخی نەکرینە ئەو تشت پێویستە فێر ببووی حتا وردە ئێستا تقریبان عملیاتە سو هەفتێمە لەگەل بەرخا کردە بەس ئێستا فێربوون ینی مەگەهشتە 5 ڕۆژدا خلالی یعنی 1-2 عملیاتی دیتر ئینشاءالله ئەو فەیسە خلاص بتن ینی زۆر کەماوە ئەو آخر فەیس خلاص ببتن دکتۆر ئازاد پێشتر لەسەر چه ئاژەڵیشتر تاقیتان کردوتەوە بەدەست پێ کرد سەر بەرازە سەر گولکە ونوکە سەر بەرخا دکتۆر طبعا ئەم مۆدێلە نییە ئەوانەی مۆدلی ئێستا ترت دروست کردوانیە بۆ ئەوی بەرخەکە یعنی یا هەمان مۆدێلە ئەو مۆدل ئێستا ئەو آخر مۆدێلە ئەو آخر مۆدێلە ئەو مۆدێلە دیشتە لە ناو لەشێ ئینسانیژی طبعا ئەمە شتی تریشی هەیە هەروە ئەوە نییە ئەو بەس غیلافی خارجیە ئەو شکلی ئەو ئەگەر بۆمان شەرحکەی مەسەلەن ئەمە چی تری پێوە ئەکرێت وەکی دلێ ینی فکرەی ئەساسی لە چێکردن ئەو دلە و دلێکی چێکم وەکی دلێ طبیعی بتن دلێ سروشتی بتن بێجا وەکی دلێ سروشتی دوو پامپی هەیە پامپی یا چەپێ و پامپی ئالێ ڕاستێ ئەو پامپی ئالێ چەپێ خوینە ئۆکسسیجینت تێدا پاڵە دتن و پامپە ئالێ ڕاستێ خوینە کێم ئۆکسسیجین پاڵە دتن وەکی دلێ سروشتی ئەوژی دوو پامپە وێجا لێرە طبعا سەمام هەنا و ماتۆری هەیە کاروێ سەدا سەد وەکی دلێمەیە طبیعیە سروشتیە باشە دکتۆر حەجمی گەورە نییە لە چاو دڵی مرۆڤ دڵی سروشتی دلێ نەخۆش دلێ وەختی دگاتە قۆناغە دلی گۆڕینش ئەوە گەورەترە یعنی بچکۆلەتر بکەین باش نییە یعنی وە فکرێکم هەبوو حتا توزی گەورەترژ بکەین چونکە وەختی ئەو دل گەورەت بتەن خلالێ 5-6 ساڵە لە ناو لەش ئەو دلە بینی دلێکی بچکۆلە بکی لە ناوشون باش نییە نەزیف داخلی چێت بتەن بێجا باشە دلێکی درستکین هەندی دلێ نەخۆش ینی دلێ نەساخ کە چەندە حەجمی ئەو بتەن و تقریبان هەندەیە ئەنی ئەوە گەورە نییە بەڵێ ئەی ئەمە چۆن لەشەکەت وەری دەگرێ مەسەڵەن لەش بۆ لەشی مرۆڤ ئەوە تەنێکی نامۆ ینی غەریبە چۆن ڕەفزی ناکە طبعا مادەی لێ لە ناو چێکردنا ئەو دلە ئەو مادەیە ئەوێت لەش قبول دەکەت ئەو ژینە تشتێ ئێستامە ئینادیەدار ئەو تشت زانستی لەسەر هەیە یعنی ئەو تشتێ بەکاردەینن ئێستا ئەوە نەفسی مەتریالە بکارەتینین ئەو دێن ئەو فەتحە ئەوە بۆ ئۆدەینت گرێدین لەگەل گەل وەریدا ئەوەژی لێرە دەگرێدین لەگەل شریانێت لەشی یعنی بەخۆین دێتە لێرە وش لێرە دەردەچێت تشتێ باش لە ئەو دلە لە چ دلێ دینینن عقلێ استێنایی تێدایە ینی ئەو پێت حەسد لەش چەند پێویستی خۆی نییە ئەو قەدەری خۆینێ دەدێت ئەوێ لەش پێویست یعنی دڵێکی زیرەکە دڵێکی زیرەکە لەگەل لەش پەیوەندی هەیە ئێستا ینی ئەو دلە وەختی کەسێک بجۆڵتەن غار بدت ئەو دلە زیاد دەقوتت ڕاوەست کەمتر دەقوتت بنڤتن کەمتر دەقوتت بێجا ئەوە تشتێ مهم تێدا حەسیسە لە ناوەن پێت حەست لەش چەند پێویستی
خۆی نییە ئەو کەمیەی خۆی نەدێتێ ئەوە لەش پێویست باشە دڵی سروشتی خۆی وا زیرەکە یعنی یاخود مێشکی عزیەداتێ بەخوا دلی سروشتی طبعا کنترۆل لە ناو مێشکە بەس دلی سروشتیژی زۆر ئۆرگانێکی یعنی زۆر پێرفێکتە یعنی ئەو دلە ینی یە دەستکرد چەند باشتر ببتە نابێتوەکی دلی سروشتی هەرو کۆنیەکە خواجان دروستیەکە بەخۆوە ینی تشتی خودی دەستکردی کەس ناتوانێت باشتر بکات ڕای چەند بەڕێزێکمان وەرگرتووە لەسەر جەنابەت با پێکەوە تەماشاکەین و دوای دێنەوە گفتوگۆڕین فەرموو دکتۆر ئازاد نەجار جێگەی شانازی هەموو کوردە بەڕاستی من بەر لە 4 ساڵ بە لە ئێستا بە دیداری شاد بووم کە سەردانی هەرێمی کوردستانی کرد و بەسپاسەوە بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەشداری یان بڵێن پێشوازی لە بەڕێزیان کرد داهێنەرێکی گەورەی کووردا و دکتۆر ئازاد نەجار یەکێک لە داهێنانەکانی دروستکردن سەرقاڵی دروستکردنی دڵێکی دەستکردە دڵ وەکو مزەخەیە چۆن دڵێکی دەستکرد کە لە ئایندەدا ببێتە ئەمە لە ئەمریکا کراوە لە ئەوروپا دکتۆر ئازاد دەژیت و ئەم داهێنانەی هیناوە بەڵام جگە لە داهێنانی تەنها دروستکردنی سنتەر خاوەنی چەندین بیرۆکە و پرۆژە و لە بواری داهێنان بۆیە هەر لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروها هاتنەوەی بۆ هەرێمی کوردستان ئەوە دەگەێنێت کە لە بواری داهێنان و پێشکەوت لە زانستیەکان بە تایبەتی لە بواری پزیشکیدا ڕۆلی گەورە بینێ بۆیە ئێمە بەردەوام لەگەڵی لەسەر هێڵین و لە ئێستادا من بەر لە هەفتەیەکیش کۆبنەوەمان لەگەڵ بەڕێزیان کرد لە بوارێکی دیکە و پسپۆڕێکی دیکەدا هاوکارمان دەبێت چۆن پەرەپێدانی ئێستای پێشکەوتنی دنیا لە بواری ئامێری پزیشکی و زانست و توێژنەوەکاندا و داهێنانەکانی دنیا بێنێتەکایەوە من دەمێ ئەوە بڵێم کە پزیشکی کورد خاوەنی زۆر پێگە و داهێنانن لە جیهاندا من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی بۆ ئێمە سەروەتێکی گەورەیە وەکو گەلی کورد کە خاوەنی دکتۆر ئازاد و هاوشێوەکانی بین لە وڵاتانی دنیادا بۆیە من دەمەوێت پێ بڵێم کە ئێمە زۆر وەزارەتی تەندروستی دەستخۆشی دەکەین و هەلی ئەم فرسەت و ئەم دەرفەتانە بۆی دەرەخسێنین. کاک دکتۆر ئازاد نەجار ئەمە من بە شەخسی بە سەرمایەکی نەتەوەیی دەزانم لەبەرەوەی ئەو داهێنانەی کە جەنابیان کردیتیان بۆ کورد نییە بەتەنیا بۆ هەموو جیهانە بۆ هەموو کەسانی کە پێویستیانە لە جیهان بەڵام وەکو کوردێک بۆ ئێمە کەنزێکی نەتەوەییە دەبێ زۆر ڕێز لەو شتە بگرێ و بگیرێ و زۆریش بایەخی پێ بدرێ ئەو دڵە دەستکاردەی کە دروست کراوە تەوان پرۆتۆتایپە ئێستا لە حاڵەتی بیداییە بەڵام لە داهاتوو ڕەنگە گۆڕانکارێکی زۆری بێتە سەر ببێتە سەرچاوەیەک بۆ هەموو ئەو کەسانەی کە پێویستی ئەو تەکنۆلۆژیان هەیە داهێنەر کە هەر ئامێرێک دروست دەکا هەر فکرەیەکی هەیە دەیکاتە داهێنان حتمما پێویستی بە وەبەرهێنەرێک دەبێ بە لایەنێک دەبێت کە پشگیری لێ بکە لە ناحیەی ئابووری بەڵام ئەگەر بمانەوێ ئێمە وەکو نەتەوە با بڵێن ئەوە داهێنەرێکی کوردە و دەستکەوتوویەکی کەسێکی ملەت و وڵاتی خۆمانە طبعاً دەبێ هانی وەبەرهێنەران بدەین کە بێنە ناو ئەو کارە زیاتر بایەخی پێ بدەن ئیستیسماری تێ بکەن بۆ ئەوەی شتەکە ببێتە داهێنانێکی کوردی لێرەوە بۆ هەموو وڵاتانی دنیا بە بازار بکرێ. دکتۆر ئازاد هەموو کاتێک لەو کاتێک کە لە کۆلیجیش بوو ئینسانێکی زۆر ڕەوشت بەرز و زۆر جددی و ئینسانێکی هادەئیش بوو. تەسەوڕەکەم کە مەسەلەی ئەو توانایانەی کە هەیەی دوو بەش بێتن بە تەحلیلی خۆم بەشێکیان
احتیمالە مەسایلی جەنێتیکیشی تێدا بێت چونکە خانەوادەی بەڕێزیان هەمویان زیرەکن. بەشی دووەمی ئەلبەتە توانەکانی خۆیەتی و جددیەتی خۆیەتی لەسەر ئیشکردن کە زۆر بەوە معروفە لەسەر حسابی ئستیراحەتی خۆی لەسەر حسابی ژیانی شخصی خۆی زۆر احتیمام بە عەلم و زانست دەداتن. بە تەسەووری من شخصی دکتۆر ئازاد هەندێک ئینجازاتی تەواو کردووە هەندێکیشی ماوە و هەندێک بەڕات اختیراعی لە بواری تری پزیشکی هەیە کە احتیمالە زۆر کەسیش پێی نەزانێتن. دکتۆر ئازادیش بە تەسەووری من سیمبولی دکتۆری کوردە دکتۆری سەرکەوتووی کورد کە ئەوە پیشان دەداتن کە کورد لە هیچ نەتەوەیەکی تر کەمتر نییە هەر وەختێک کە دەرفەتی بۆ بڕەخسێتن دەتوانێتن دەوری خۆی ببینێتن و ئینجازی زۆر باشیشی هەبێتن. بەڵێ دکتۆر عەلی ئەڵێ دکتۆر ئازاد زیرەکەکەی بە جینات بۆی ماوەتەوە. هەم فامیلەکەت ئەڵێ فامیلی هەر زیرەک بوون و بۆیە دکتۆری زیرەکە وایە؟ وایە زانی باپیرێ من زۆر داهینەر بوو. یەکەم زاخۆ بەری 100 ساڵە کێشانێکم چوون ئاو لە مستەواکی کەم بلند بکەن مستەواکی بلندتر. جا باپیرێ من یە زۆر ئەبر نەبوو یعنی 20 ساڵی 22 ساڵی توانی بە نیجارەتی بە دار دیەکی ناعیرەکی چێکتن ئاو مستەواکی کەم بتە مستەواکی بلند. وجا کاری نادن زۆر عدرال کوردستانی چوت گەڕا وان چێت کرد. دیارە ڕاستە. دکتۆر ئازاد هەستت چۆنە مەسەڵەن کە دەبینیت گەلەکەت زۆر دڵخۆشن بەم کاری کە جەنابەت کردوتە و بە بەردەوامی هەوڵەدان هانت بدەن تەشجیعتکەن بۆ ئەوەی کە بەردەوام بیت و شتی باشتریش بکەیت ئەو ئیحساست چۆنە؟ زانێ زۆر خۆشەوە ئەحساسە و زۆر مهمەژی و نەفسی کاتی فشارێکیش دێنێتە سەر من یعنی سەر ئەو کەسێ هەموو ئەو قەسێ خۆش بێژن و ئەو وەصفی باش دەکەن ئەوژی فشارە لازمە هێش باشتر بکەم هێش خەبات زیاتر مەسئولیەتە مەسئولیت زیاتر دەبێت ئەوەژی هەیە یعنی هەندێکجا بێژم بێش ئستا بچم بم و من ئەبلا هێش کارکەم ئەو تشتە پشتڕاست ببم زیاتر نەجاحەت ینی گەورەتر ببێت ئەو باشە و فشارەژی نەفسی کاتی من زۆر دڵخۆشە بم کە کوردێک دەبینم وەرزشوانێکە سەرکەوتووە لە دنیای بەناوبانگە بێ دکتۆرێکە سەرکەوتووە بەناوبانگ دەبێ لە هەموو بوارەکانە کە کوردێکە بینم سەرکەوتووە من ئەو پەڕی دڵخۆشە بوو. بەخوازانی ئەم کورد باشتری ملەتین ها بێت ئەو باری هەبێت و بزانین ئەو حقیقەتە ئەم باشترین ملەتین ئەم گەلێک ملەتێکی بهێزین و زۆر لە ئەوروپا زۆر کورد نیاسن ئێستا لە ئەمریکا لە هەموو عالەمێ و ئێستاژی بەداخەوە وەزانم لە میژووکێدا مە داهینەری پەیدا کرد مە زیراعە پەیدا کرد مە کلچەر پەیدا کرد کلچەرێ گوند چێکردن کوردای دینادین دەرێ عهدی سومەریە حتا خەڵکیش مەفێر بوون بێجا ئەو تشتە هەیە لە ناو ملەتێمە گەلی کورد لە زیرەکترین گەلانی دنیاە بەڵام ئەبێ خۆمان باوەڕمامە خۆمان بێ وانە دکتۆر ئەوە زۆر مهمە زۆر ئەو باری زۆر مهمە ئەو بەرێژی واریژی هەی زۆر باشە ئەم خۆشەویستانە لێرە مادوومان کردوون هاتوون لەگەڵمانە پێم خۆشە بە دڵنیاییەوە پرسیار دروست بووە لاتان پێم خۆشە کێ دەوێت پرسیار بکە لە دکتۆر ئازاد فەرمێ فەرموو. دکتۆر ئەس حەزکەم بزانم بۆچێتە دل هەڵبژارد و پلانێتە هەنەت و ئەندامێکی دیێ دەستکردچێکەکەی بۆ لەشی مرۆڤی پرسیارێکی جوانە زۆر خۆش پرسیارە مناڵیە کوڕی خالە من مشکلەی دل هەبوو یعنی خودێدا گەل مشکلەی دل بێجا مناڵ بووین مە یاریت کرد و مەتکرە غارێ ئەو فەقیری دانیشت بوو نەتوانی ئەو تەسیرێکی زۆر لەسەر مە هەبوو یعنی ئەو بۆ
بوو ناتوانێت ئەو کاتە مناڵ بووین چوومە کولیەی پزیشکیە و خواند و تێگەهشتە کو دل تشتێکی زۆر مهمە و لەگەڵ خەستەخانەی وەختیم کارت کرد دیت یعنی ئەو ترسا نەخۆشی دل هەی چەند زەحمەتە دزانێتن ئیستا پشتی 1 ساڵ 2 ساڵ دێمرێت ئەوە زۆر قرسە ها بۆ ئەو کەسێ نەخۆش وەختی چوویمە ئەوروپا ینی دەرفەت بووم چێبی کە توانم تشتێکی بکەم ئیکسەر دەست پێ کرد ینی ئەو سەبەبی ئەساسی ئەوە چاوەهاری نەخۆشە بکەم شوێ مشکلەوان کەمتر ببتن لە سویدێ هەندێک ئامێر ئەو من دەستکردنە بوو هاری جەڕاحە بکەم بۆ عملیاتە طبی ئەوژی هەیە فکرێکم هەبوو و مەسانێک ینی یورێن بلادەر ینی مەسانەکی درستکەم شێوەکی ئستینایی بەس دوای تەماشە کرد هەکەر لازمە مفوکە سەبت لەسەر دل تەواو بکەم لاوە ئەو تشتێ دی من ڕاوەستان دەڕاستی ئەو ئامێرێ عملیاتە تەواو کرد لەسەر ئەو مێزە هەنا بەس وەکی دی من چکو لازمە مرۆڤ فوکە سەبتن تەرکیزێ بکرد لەسەر یەک تشت تەواو کرد خلاصکردن دوای بشتە کارێک دیتر بجا ئەو هەبوون ئزرێدی هەبوون دکتۆر ئەو هاوڕێت بوو کوڕی خاڵت یا تەمەنی گەورەتر بوو من 3-4 ساڵە بچکتر بوو بچکتر بوو بەس زۆر خەفەتت خوارد کە بینیتەوە نەخۆش بوو ینی هەر ڕۆژ لە خەستەخانەبی ئۆکسسیژینت دانێ و ناتوانانی بجۆڵێت ناتوانانی بکتەغارێ بجا ئەو هەیە ئەسیرێت کەتە زۆر بەڵێ کێ کە پرسیاریە فەرموو پرسیاری من ئەوە بوو ئێمە ڕۆژانە هەستەکانمان زیاتر بە دڵمان دەبەستینەوە لۆ نمونەکە دەڵێن دڵمان خۆشە دڵمان توندایان دڵم لەسەر ئەو شتێڕەقا کە ئەو دڵە دەستکردە دانرا ئەو هەست و مەشاعرە چی بەسەردێت ئەو بۆ چوونە زانستێ پشت ڕاست دەکاتەوە کە هەست و مەشاعیرەکان پەیوەندیان بە هۆرمۆن و ڕژێنەکانی مێشکەوە هەیە ئەو پرسیاری من بوو تۆ کردە بەس قەی ناکە چونکە زۆر لە ئاینەکانیشا هەیە لە زۆر شتیشە هەیە مەسەلەن ئەڵێن هەر لە کوردەواری خۆمان ئاڵەی دڵم خۆشە دڵم ناخۆشە دڵم گیراوە کە عاشقەبی ئەڵەی دڵم پەلەپەلەکە ئەی ئەم دڵی هیچیە بەس موزەخەیە پامپێکە یاخۆت چۆنە پرسیارێکی زۆر جارا پرسیارەش ماتێکردێ و مەشاعر هەموو لە ناو مێشکن و دل خۆی نێتگەینتەوەی مێشکی بەس هەندێک تشتی دیمانە ئەمە هۆرمۆناژی هەنە وەکی بوو ئەدرینالین ئەو مادی ئەدرینالین لە ناو لەش تەسیرێ قوتانە دلیتکردن و هەندێک مادی دیژیانە 100% ئەو دلە حەسیسات تێداهەنە پێت حەست چەند خوین زۆڤریە بۆ دلی خوین زیاد بزۆڤرتن زیادە قوتت کەم و زڤڕاندنا خوینە بۆ دلی مێشک کنترۆل دەکرد و ئەو هۆرمۆنات و ئەو مادەی لە ناولەش ئەو دلەژی بە نەفسی شکلی دلێ سرۆشت تحسس دی هەبت یعنی وەختێ مرۆڤ کەسێک ببینێتن خۆشەویستیەک و زۆر حەژێت کە دلی مرۆڤی زیاد دەقوتت ئەوەژی دەکتن وەکی دلێ سرۆشتی بێجا بەس ینی لە دل وەصفیە یعنی چونکو بەرێ وەختی ئەو گوتن دل حەژێت کە چکو دل پێت حەسن ئەو نەزانین ئەو ئەوامرش مەژیت هاتن بێجا مەژی کنترۆلت کرد بەس دل کارت کرد بۆی تشتی 100% دلجی پامپە یعنی زیاتر ئەوەی هۆرمۆنە ئەدرینالینە ڕێژیت دڵ خێرا لێ دەدەوە ئەی دکتۆر من تەقریرێکم خوێنەوە هەل لەسەر ئەو مۆزوعەیە وەلو ئەویان اختصاصی تۆ نییە ئەوە بێ ینی مەسەلەن لە ئەوانەی کە علم النەفس و ئەو شتانە ئەکەن لەوان بپرسین بەڵام حەزەکەم ڕای جەنابیشت بزانم لە شەستەکانە نەقلی دڵ کراوە لە کەسێکی کە مردووە دڵی زیندوو بووە خستیوانەتە سەر ژنێکی بەتەمەن کە دڵی پێویست بۆ بگۆڕێت دڵیان بۆ گۆڕیوە جا منەوە تەقریر خوێنمەوە دەڵێ ئەمە نەوەکانی ئەو ژنە باسی دەکەن دەڵێن دوایی کە نەنکمان چاک بۆتەوە ئیتر کەوتۆتەوە حەزی کردووە داوای هینی لێمە کردووە داوای پیتزای لێمە کردووە لەگەڵ کوحولە ئیتر وتیانە باشە نەنچی ئەمە شتانەی قەت نەخواردووە ئەمە چیە دوایی پرسیاریان کردووە سێرەکەنە و دڵا
دڵی کەسێ بۆ ماتۆڕ لێ خوارد بووە لە ئەمریکا توتیانە ئەوە فەیڤریتی ئەو خواردنی سەرەکی ئەو پیتزا و ئەو کوحول و شتەکان بووە. ئەمە ڕاستە یا تاچێنێ ڕاستە نازانم. تزانی ینی ئەو نەخۆشێ وەختی دگەتە مرنێ و نەجاتت بێت ژیان هەمووی ژێنەوەی تێت گواردنێ. یعنی لە خۆشیە بووە لە خۆشیە لەوانەیە بەس کە چونکو ئەو دلش ئەو کەسە هاتیە ئەس تەخیل ناکەم ئەو تشتە درستە. هەی دەڵێن لە جیناتە مەسەلەن جین مێمۆریتیایە وایە؟ سەداسەت ینی جینێتمە لە مناڵیە بارمەجەکرینە هەر خەلیەکت لە شمەدا بارمەجەکریە لە مناڵیە دڵی جیناتی تێ ینی جینی تێ جین بەس ینی کنترۆل ینی ڕبتی لەگەل مێشک نییە بە ئەو شکلە ینی خەلای دلی وەختێکی محەدەد هەن ئەو ئەمرە کار دەکەن و ڕاوەستن ئەو میمۆری لەناو ئەو خەلی هەیە بەس کە لەش زیاتر مێشکەیە کە حەژێکردن و خاردن و دکتۆر بەڕای تۆ مەسەلەن کەی مرۆڤ ئەتوانێ ئەم دڵە ئیتر بگاتە ئەو فەیسەی بڵێن کۆتا فەیسکە بۆ مرۆڤ دابنرێت یعنی بەڕای تۆ ئەمەل هەیە ئەم شتە بکرێ؟ کە دل و تەکنەلۆژیا و کۆنتترۆلی دل و چاوە هەموو تەواوە ینی ئەو قۆنەغەمە تەواوکرینە. ئێستا تاقیبکردنەوە ئەو ژی وەختە ینی وەزانم ئەو ساڵە خلاص دەکەین ساڵا بێت دێبتەن قۆناغی سەر لەسەر تاقیبکردنی سەر مرۆڤە. مشکلە کیریە مشکلە لە ئابوووریە ئەو مەشروع زۆر مکلفن لە هەندێک قۆناغ زیاتر ببن کولفە زیاتر بێت. ئێستا وەزی ئابووری لە هەموو عالەمێ تێکچوویە لە حربی ئۆکراینە یعنی هەموو شتەکان حاضر و ئامادەیە تەنها مەسەلە ئیکۆنۆمی هەبتەن ئەو سەدا 2 ملیۆنە یعنی ئەوەی چی کێشە نابتن دەشتە لە ناو لەشێ مرۆڤە ئێجا تشت بە ئابووری گرێدا بە تەکنەلۆژی تەواوە تشتێ من وعددای مە پێکی ناوە تۆ ئیشی خۆتە خلاص کردووە تشتی سەرخۆمی کرد بەجا تشتی دیمەوە لەسەر کەسێت ئێستا لە فەریقێمە لە ئەوروپا کارتکەن لەسەر تەمام با بزانین چی کە پرسیاری هەیە فەرمونون خێربێ دکتۆر دەستخۆشی لێ دەکەم ئینشەڵا نمونە زۆر بێ بۆ ئەم دلە دەستکردە گوتمان بۆ چ تەمەنێک دەبێت و بۆ چ یعنی زەمانەتی هەیە زەمانەتی هەیە بیتر زۆر پرسیارێکی باشە ئەو دلە هاتیە چێکردنی کەم 5 ساڵە بمینێت بەس معلوم نییە لەوانەیە 10 ساڵە لەوانە 15 ساڵە بەس کەم 5 ساڵە بمینێت گوهارتناویژی ئاسانە ینی دەڵێن بۆ نەمونە دەڵێن 7 ساڵە کار کرد دوای وەختی کاریوی دەست پێکرد نەباش بێت دەزانین ینی یەک مانگیش بەری ئەو تشتە پێحەسین و مشکلە لە ناو دلەیە توانین بگۆڕین 7-10 ساڵێک دیترژ بدینە نەخۆشە کە ئەو دلستنایی ببتەوەکی دلێ سەرشتی نابێت چجا بەس ئەوە زۆر نێزیکی ویە ینی مقارانە بکەین لەگەل دلت دەست کرد ئەوێت وڵاتی دی چێکرین ئەوە دلە زۆر باشترە چکو فەسلە جیە چکو وەکی لەش قبول دەکرد کاریویژی قبول دەکرد بە شکلێکی شێوەکی زۆر باش بێجا تشتێک دیجی مرۆ بزانتن ئەو نەخۆشە ئەو دلە بکاردێنن ئەوێت خلاص چ ئەمەل نینن ینی هەفتیا بێتن دەمرن بێجا تو ئەو نەخۆشە 5 ساڵە 10 ساڵە بدیێ تشتێکی زۆر عەزیمە ینی ئەو نەخۆشە یەک ڕۆژی حەز دەکەن یەک ڕۆژ زیاتر زۆر مهمە بۆوانە بێجا تشتێکە زۆر مهمە ئەم چاوەهاری خەلکێ بکەین چاوەهاری نەخۆشە بکەین ئەم برادەرە بەم جلە کوردیە جوانەوە فەرموو پرسیار سەرەتاوە بە خێراتنی دکتۆر دەکەم و ئەم دەستکەوتن مەزنەی بۆ کورد بەدەستێنەوە بۆ جەنەوتان تۆ جێگای شانازی گشت مرۆڤایەتی پرسیاری من ئەوەیە کە لە زۆربەی وڵاتانە زلهێزەکانی جیهان سەرکردەکانیان خەریکی لە ناوبردننی ژیانی خەڵکن و تۆش بەم دەستکەوتە مەزنە کە دروستکردنی دڵی دەستکردە چ قسەیەکت هەیە بۆ ئەم وڵات ئەم سەرکردانە کە ژیانی خەڵک لە ناو دەبن تۆ بەم دەستکەوتە مەزنە کە ژیانی خەڵک دووبارە نوێ دروست دەکەیەوە تۆ چ قسەیەکت بۆوان هەیە لێرەوە هەندێک کەس هەیە ژیان
لە ناو دەبات هەندێک کەسی ژیان دەبەخشێت قەزەوەیە خەریکی لە ناوبردننی ژیانی خەڵکە مرۆڤایەتین تۆ دووبارە ژیان بە مرۆڤایەتی دەدەیەوە تۆ لێرە چیت هەیە بۆ ئەوان یعنی زان چییە ئەوەژی زۆر مهمە کو هەندی ئەمتوانین ژیان بدینە مرۆڤە هەندی توانین عمرێوان درێژتر بکەین زۆر ئەو تشتێکی پیرۆزە ینی حتا نێک هەموو ئەدیاناژیت بێژتن لازمە مرۆڤ سعیە بکتن عمرێ سەحەتانە کەسە مرۆڤ باش بکتن vêca ew tişte yanî karê min li ser ew tişte bû ez jiyana wan nexweşa ziyad bikim yanî dirêj bikim çunku bi serê we bi daxa we yanî ew hisê nexweş hey wextê zanit yek hefteyek dî demirit ji ber dilê wî hîn texeyl nakir çend xurs e ew hisê layê wî çend bi qehr û dilgiranin ew kate vêca û çi heldî niye yanî meselen gulçîskek rawestit înî der yek dî heye çav xirabit du çav hene yek jiyan heye bes yek dil heye vêca bi ew tişte bitwanîn ew hin 10 sala xebatê dikim datwanim ew emrê wan kesa ziyad dirêj bikim û îşallah jî digihîne ew qonaxa wextê bişte leşê nesaxa da emrê wan dirêj bikim ew kate yek nexweş sax bibit ew hemû westana min westana me hemiya me ser dê pê hesib xilas hemû tişt bo min yani gewretirîn caize ew e yek ew nexweşa xilas kim دکتۆر خوای گەورەژە فەرمێ ئەڵێ ئەوەی کە کەسێک بکوژێ بە بێحەق وەک وایە هەموو کەسانی دنیای کوشتە بێ ئەوەی کە کەسێکیش زیندوو کاتەوە وەک وایە هەموو کەسانی زیندوو کردبێتەوە بەداخەوە زۆر ئەو هەیە ینی ئێمە حەقیەوەی ئەو لامان نییە ئێمە خەریکی ئەمەی ئەم لاین ینی زانی ئینسانیت زۆر مهمە ئینسان هاری هەوا برای خۆی ئینسان بکرد زۆر مهمە ئەوە تێلتن ئێستا ئەم لێرەنە ئەو یارمەتی هەریکیش لای خوڤە خەباتێ بکردن دەهاری هەوا لە خۆ برای خۆی ئینسان بکرد ئەو هەمیژی ئەو سیفەی مەیە سیفەی کوردیە ها ئەم زۆر ملەتێکی حەش خێرخوازیەتکی هەر میلەتێکی ژیان دۆستین میلەتێکین هەرگیز دژایەتیمان نەکردووە دژایەتی کراوین هەرگیز خاچی کەسمان داگیر نەکردووە خاکمان داگیر کراوە ئەو میلەتی کورد ئێمە ئاواین دکتۆر ئەمە ئێحساسی تۆ بزانم کاتێک کە ئیتر زانیتان تیمەکەی ئێوە کە ئەمە سەرکەوتوو بووە بۆ نمونە مەڕەکە بەرخەکە ئیتر کە ئەوە دەست بەسەریدا دێنا و هەستت کرد 5 ڕۆژە ژیاوە و سەرکەوتوو بوو ئێحساسەکەتان چۆن بوو خۆت و تیمەکەی خۆت بەخوا ینی هین تەخیل ناکرد چەند ئەحساسێکی خۆشە ینی لە ساڵی ئەمەلیاتێ ناچم دەر ینی 24 ساعت تا لێرێمە چونکو حەز ناکەم بمڤم چونکو هەند شعورێکی خۆشە سانی 27 ساڵە 25 ساڵە مرۆڤ کار بکرد ئێستا نەتیجەی بینی تشتێک کەم نییە ینی یەکەم 14 ساڵ من کار کرد بێ ئەس بزان نەتیجە باش دەبێت خراپ دەبێت یەکەم عملیات مە کرد و جانەوەر حیاتەوی مە درێژ کرد مە دلێوی سروشتینە دەر دلستێنایکە لەناو و مەهێلا ژیاناوی هەندێک سەعەت تا بەردەوام بتن ئەو کاتە بەداخەوە ئەو کاتە گریم بەڵێ ئەو کاتە گریامە هات ینی دڵخۆشیە گریام ینی ڕوندیکتمان یعنی فرمێسکی خۆشی هاتەخارێ چکو زۆر زۆر پشتی 14 ساڵە خەبات ببینێن نەتیجەی باش ئاسانیە دوای چەند ساڵ لە غەریبی وە کارکردن دوایی بڕیارەتدا بێتەوە کوردستان ئەو بڕیارەت چۆن بۆ بڕیارەتدا خودێ هاتمە کورسانێ ساڵە مانگی 2021 ئەو کاتە جەنابی کاک مەسرۆری مدیت و جەنابی سەرۆکی حکمەتێ پرسیارێک جەنابیش میکرد چاوت توانین بە ڕێکە داهینەری هاری گەنجێت کوردت مە بکەین هاری ینی بهێلن بیرروکە ئەوی خوددان بیرروکە توانین چاو یارمەتیەوەی بکەین چاو بهێلین کار کوردستانی زێدە بتن دا تەلبێت مە وەختیش زانکۆ تەواو بن کار هەبێت
بێجا ئەو تشتە نقاش لەسەر ئەو بابەتە چێبی و دوای ئەو بیرروکەی مؤسسەکە چێکین بە ئەمری جەنابی کاک مەسروری ئەو مؤسسە کارێوێ ببتەن خەباتێ بکەین داهاری گەنجێت مە بکەین و تەکنەلۆژیەژی پێش بێخین بجاش بەرهەندێ مە مؤسسەی دەینات ناوێ کوردستان ئینۆڤیشن ئینستیتیوت ئینستیتیوتی داهینان لە کوردستانێ بجا ئەوە سەرشۆلت کین مؤسسەمە هەیە زۆر ستافێمەژی هەندێک ستافێ مؤسسەمەژی لێرە دانیشتینە و شانازیت بێژەم ئێستا گەشتینە ئەو قۆناغە لە ئەو مؤسسە توانین هەر تەکنەلۆژیەکە لە کوردستانە پێش بێخین و مە نەمونە چێکرینە و سەرفرازی بینە توی تشتیدا هەر بژین ئینشاڵڵا هەر سەرکەوتووە بن. عزیز دکتۆر هەستەکەی لە ناو کوردستان ئەو گەنجانی کە لەگەڵ جەنابەت کارەکەن ئەکرێ کەسانی زۆر داهێنەر بن ینی ئەمەلت بە گەنجی کوردەیە؟ ئەمەلێکی زۆر گەورە ئەو حسێ ینی حسی زیرەکاتی و زانستی و ئەو حسی داهینەری لە ناو گەنجی کورد دەبینم چادرا نەدیتیە تشتی کێم سیستێم نەبوو هاری وان کەساب کرد ئێستا ئەو سیستێمە دەینادیە ئێستا خلالی ئەو ساڵت تازە بێن دێ تشتی گەورە لە کوردستانی پەیدا بێت ئینشاءڵڵا ملەتێکی زیرەکین زۆر ها ئەنی بزانە مە نویساندن ئینا دەر مە ریاضیاتە چێکری ئەم مەیە چێکری بجا ملەتێکی زیندوونە ملەتێکی زیرەکین هەر بژی دکتۆر ئینشاءڵڵا هەر سەرکەوتووە بن چێکە پرسیاری هەیە فەرموو مدوێتن دکتوری بپرسین ئەو بربەستین هاتیینە ڕێکوتە ماوێتە ئەف دلێ دەستکردە دروستکردی تو چەوە شیۆی زۆڵبی سەرفۆن بربەستە و تو چەوە شیۆی بگە خەونەخۆ داهینەری لازمە ئیسرار هەبێت لازمە باوەری بخۆ هەبێت و بزانەژی ئەو دیگەمە بەبەستا خۆ دیگەمە ئارمانجێت خۆ فێجا زۆر جارە ڕێک هاتە گرتنی یعنی مەجای تەکنیکی دات مەجای ئابۆری دات مەجای وەقتدا هەندێک مشکلە پەیدات بوون متگوت تەواو بەس لازمە مرۆڤ وەختێ ئیسرار هەبێت بزانت دەکەم خلاص نابێت ڕاوەستە ڕێکی دی پەیدات کرد هەر بێژەم داهینەر هەر کەسکت بێت پێش بکەوێت هیزراخۆ بکت وەکی ئاواش چای تێت خارێ چ تشتی دەینین ڕێکەوەی چایدا هەر خوب بەرزت کرد و چت خارێ ناڕاوەستت مرۆڤ لازمە خوب حەست مرۆڤ ئەو ئاڤەیە کی ڕێکە مرۆڤیدا ڕاوەستت چ مشکلە بێت چارەسەر کەم و بەردەوام جوانە زۆر جوانە کەسیکە پرسیاری هەیە فەرموو ئەوی دەی فەرموو خانم دەست پێکە حەزکەم دەستخۆشیە لە جەنابی دکتۆر بکەم پرسیارە من ئەوە دشێت ئەوی دلێ دەست کرد کە ناو لەشێ زارۆکێکیدا ئەگەر مشکلە دلی هەبتن ینی ji بۆ زارۆکە بەڵێ تۆش پرسیارێکی خۆت کە بۆ کۆتا پرسیار بێ دەست خۆش کاک دکتۆر جێ شانازیەمە هەمە کوردای ڕاستی بمە بەحسێ ئەنستیتوە داهینانە کوردستانی کرد ئەگەر گەنجێکی داهینەر تازەمە هەبیتن فکرەیەک هەبیتن چاوە دەشێتن ئەو فکرە بگەهینتە کێ ئایا ئەنستیتوە داهینانە کوردستانی زۆر سوپاس پرسیارەکەم بدەم ئەف دلە بۆ ئەو نەخۆشیێت عەجزا دلی هەین مەرحەلە چارەم یا زۆر یا آخر مەرحەلە ینی خلاسە بێجا ئەو نەخۆشیە دلە مناڵەژی هەیە و نک گەورە ینی لێک ینی ئەبێت مەزنجی چێت بتەن ئەو دلە کە حەجمی ئەو دلە بوو مەزن هاتێکردن ینی ئێکە 15 ساڵی وێوە توانێت بکاربینێت 14 ساڵی کەمتر ئەو دلە نابێت بەس سەر شولتکین ئێستا دلێکی بچکولەتر چێتکین بۆ ئەو مناڵێت ئەو دلە بوان گەورەیە نی سەر حەجمی کەسس ڕاوەستەتەن بێجا سەداسەد ناتوانانی بێژین ئەو دلە دەچێت لە شێ هەممی کەساداش 2 ساڵیە حتا 80 ساڵیە
لەسەر 15 ساڵی وێڤە توانن بکاربینن بەس ینی پلانمە هەنە لە شەریکە ماوە تشتە تەطویرکەین کو دلێکیژی بۆ مناڵەژی بکاربینن. دکتۆر جاران دەیانوت دڵی مرۆڤ بە پێی مشتی دەستێتی دەستی چەند بێ ئەوە دڵی حەجمەکەی ئەوێ وایە گەورەترە گەورەترە و پرسیارە دوام لە مؤسسەی کوردستان ئینۆڤیشن ئینستیتیوت ما قۆناغ دەینا ئێستا هەر کەسێکی کورد لە هەر عەدرێکی بێت و حتا کەسی دیژی خەلکی عێراقێ بين لايما ام هاريوانت كين شكو قونا يعني بنجهمه ديناد ويستهيا معمل مهنا جهاز او هنا جهري كي بيروكا كبت ديت لايما او تشتا ودسويد جرين هزري حتى بقهتا ارمان جاخو جالير ما موديلا كي تازه درس كره ناوي موديل ما كري innovation factory يعني معملة داهينرية معملة داهينرية كو هر تشتك بيروكك بيت لا أو مؤسسة ما ناتجة كي باجي هابتن بيجا بيقومان هر كسي كي بيتن أم خوش حال ديبين لا أو مؤسسة لقل أو فريق جوانم هاي لمؤسسة دا قل خبات بكين وكار بكين. تمام دكتور من أم دوشتجا بينم لسر ميزكا أماش جنابت هناوتا ئەمە بەڕاستی من نازانم چییە چاپۆمان شەرحکی بزین ئەمە چییە؟ ئەوە جهازێت نازۆرێنە ینی بۆ پێش لەشی vekîn و ئێستا بە ئەو جیازە چین و کامێرای ژێ تەماشەتکەین ئەو ئاسان دریارەت لەشیدا ئاسانت کرد ینی مثلەن ینی ئەو نەسیج لەگەڵ ئەوەشی جیپێکەوە بدرین ئەو زۆر ئاسانت کرد ئێستا قورسە حتى الجراح فيرد بن أميرت استاب كاربينن زور وقت شتى وهر خلاك كي تشيكن هر جري هديك يعني دريارة كي بكن زور وقت شتى أو زور آسانت يعني أما شهر يعني شو اللي ده دقت كتا أما شهر دروس كرني جناب ده اختصاص اختراع منه وبنافي منهج لأن ويسيا نجار انسترومنت أوكي that's حزكين يعني بناوي كرد خوب دياني عسكريني چكو أو مهمة زور باشا دكتور ك السويد كأم إيشتان كرد يعني راي سويديا كان أوروبيا كان شيبو ككرديك أم توانایی هي أوان شون توانا بيني بخواز زور هاري كاربين يعني ملتي السويدي وكسي السويدي ملتي باشن يعني زور دل باكن ویجا لگل شاه سوئدی دانشتم لگل رئیس وزرای سوئدی دانشتم استبری یک مانگ باشترین مخلاتی باشترین دهینر لسوئد سال 2023 ورگرد باشترین دهینر بر یک مانگ زور تازه زور تشجیعت کن زور سیستمی که عظیم هنه بو پیش اخستنا دهینریه ملتێکی زیرەکەن یعنی ئیتر لە داهاتوو شاتوانین بڵێن نەتەوەی کورد گەنجی داهێنەریتیایە خەڵکی داهێنەریتیایە شانازی بکەین وانە؟ بەخوا ئەو تشتە زۆر دووبارە دەبێت چکو ئێستا هاتین ئەو تشتە بهێلین گەنجێتمە گەنە ئەڕمانجێت خۆ چکومە زۆر داهینەر هەنە ملەتێکی داهینەری بەخوا گەنجی وا ئەبینم ئەم غەزیرەکەن بەڵام ئەبێ ئیتر ئەبێ دەستیان واڵاکەیت وانە تەژیعیانکەیت ڕێکی نیشان ڕێکی بۆوان vekîn چ تش پێویست بین کێشێوان چارەسەر بکەین ئەوە دەستپێکری خلاص یعنی باشە دکتۆر ئەوە بەرنامەکەمان خەریکی تر کۆتایی دێ کەسێک دڵی نەخۆشە ئیتر دڵێکی دەستکردی بۆ دانین بەڵام ئەوەی کە دڵی شکاوە ئەوە چی بکە ینی تۆش ئایا بە گەنجی دڵت شکاوە بەخوا سەد کەس نییە لە دنیای دلەوەی نەشکاوە ینی ژیان خبرەیە ینی مرۆڤ هەر تشتێکی خۆش چێ بێت هەر شتێکی نەخۆشی چێ بێت مرۆڤ فێرت بێت
چاوا جارێک دیتر تعاملێ لەگەل ئەو مەسەلە بکە. ئەبێ چەند جار دڵت شکابێ بۆی دڵ دروستکە بەخوا یا ناوێری باسیکەی ها زۆر باسی ناکەی. سەداسەد دلشکەسا یەک جار دو جار سێ جار سەداسەد پەیدا دەبێتن و هێژی دێتشکاردنێ ژیان وایە ینی مرۆڤ خۆشی هەیە لەناو ژیانێ و نەخۆشیژی هەیە لازم مرۆڤ ئەو تشتە بزانێت نە هەموو تش خۆش دەبێت. دکتۆر بڕیار بوو دایکی بەڕێزت لێرە بێ بەس بەداخەوە نەهات حەزمانە کرد بیدوێنین و قسەی لەگەڵاکەین کە ئەزانم پەیوەندی کوڕ لەگەڵ باوکە باوک سمبولی کوڕە بەڵام دایک دروستکەری کوڕە یعنی ئەزانم پەیوەندی کوڕ و دایک زۆر زۆر تایبەتە من حەزمە کرد دایکی جەنابەت لێرە بێ دایکی ئێمەشە لێرەوە چی بە دایک دەڵێی؟ بەخوا دایکا من دایکێکی زۆر 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 گەورەیە زۆر عەزیمە تشتی ئەوێ بماکری کەسی نەکریە ینی ژیان نەبی بەس بوو مەبی ینی نە هەواڵ هەبین نەچوو دەرەوە نەچوو سیکێ نەچوو چ نەتکرد تەرکیزاوێ فۆکەساوێ سەداسەد مناڵەتی بوون باوەریەکمە چێ کرد دەعمێکی نەفسی دامە کەسی نەدایەمە ڕۆژانە دەهجات گوت بچیکت من لاوەن بچیکت من زیرەکەن عاقلن خوش مرۆڤن کەسی باشن ئەوە دووبارەت کرد لە مەژیمە تەبع بوو ئجا نەتوانی وە نەکین وەکی وەصفی وە بکەین مەجبور کرین ئەو کەسی وەسابین ئەوە زۆر مهمە ئەو شانازی چێکرا یاخوا دایکە دایما تەندروست باش بێ تەمەنی درێژ بێ لەگەڵ دایکی هەموو خۆشەویستان بە ڕستەیەک بە جوملەیەک ئەگە چی بە گەنجی کورد ئەڵێی؟ بەخوا زۆر مهمە کە مرۆڤی باری بخوا بێت یعنی ئەو باری ئەساسی هەر پێشکەشتنەکەیە ئەساسی هەر نەجاحەکەیە و چ جاژی ناڕاوەستن هەر خەباتی مرۆڤ بکرد هەر لازمە مرۆڤ وەختێ دەڵێن ئارمانجێک هەبتن ئەو ئارمانجە بکتە قۆناغ بکاتە قۆناغ یەکەم بشتە قۆناغە دووەم وەختی بگێتەوە ئارمانجە گەورەتر پەیدا بکرد چ جا مرۆڤ لازمە ناڕاوەستت یعنی هەر خەباتێ بکرد بۆ باشتر ببێت ینی ئامانجی هەبێت و کار بکە بۆ بەدیهێنانی ئامانجەکەی بالضبط. دکتۆر جان زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم کاتی خۆت بەخشی بە ئێمە هیوادارم هەر بەردەوام بیت وەر سەرکەوتوبی زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر زۆر سپاسی ئێوەشەکەم خۆشەویستانم زۆر زۆر سپاسی ئێوەشەکەم هەتا ئێستا لەگەڵمانە بوون هەتا بەرنمەیەکی تری نایابەکان هیوادارم تەندروست باش بن و دڵتان لە لێدان نەکەوێ ئینشاءڵڵا بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش زۆر زۆر سپاس دکتۆر جان.